خۆی لە ڕاستیدا عیبەیە بۆ سەر هەردووکیان نەک بۆ سەر بەڵێ تەنها بۆ سەر ژنەکە چەندە پێ ئەفدار بێ پیاوەکەش ئەوەنە پێ ئەفدارە بێ بەس لە ناو کۆمەڵگەی ئێمە وایان لێ کردووە ژنەکە ناوێزڕێنن تا ئەوەنە خەڵک هەمووی بزانێ ئەگینا بۆ سەر پیاوەکەش عیبەیە ئەگەر بۆ سەر پیاوەکە عیبە نییە ئەو پیاوە خۆی بە پیاوەزانێ بڵێ من ئەومە کردووە بزان بە هەمان شتی عیبەت بە دووقاتی ژنەکە عیبدارە بێ وتأكيد بتأكيد خدای کۆمەڵگەی خۆمانە ئەگینا پیاو چییە و ژن چییە هۆکاری یعنی جیاوازیەکی چییە ئەوژ ئینسانە ئەو مافیە ئەوش کەسایەتی خۆی ئەو کەسایەتی خۆی ئەو مەعاناتی خۆی هەر یەکێ و بەجێ شخصیەتی خۆیان یانەیە ژنەکە چەندێ عیبدارە بێ پیاوەکەش ئەوەنە عیبدارە بێ خۆی وایە لە کۆمەلگای ئێمە پیاو سالاتێکە باشە لەبەر ئەو مافی مرۆ مافی ئافرەت زۆر نییە تێکەی خەتای کۆمەلگاکی خۆ والله ئەوە دەلالە لەوە کە ئەم کۆمەڵگەی ئەمە هەرواتوە لە وەڵەوەت لە پەروەردەوە هەرواتوە یعنی ئەڵێ هەر شێ ئافرەتێکا زووتر دیارەوە هەل لە کۆنەوە تاپەنی پێشنانیشی لەسەر ئاڵە بەرخی نێر بۆ سەبڕینە ینی ئەو شتەی پیاوێک کە غەڵەتیش بێ ئەشاردێتەوە لەم کۆمەڵگەی ئەمە وەڵای هەمووی دەلالە لە وڵاتەی ئێمەوە کات نە پەروەردەکەی تە دروستە نا ئیتر خڵق و عادەتیشی ئەوەیە وەڵای بێت جیازی نەکرێت لە بینی ئافرەت و پیاوە ینی پیاوەکە چی غەڵەتی کردی هەر خۆی جوان نییە نەی پیاو نەی ژن دەرکەوێ عقەی چێکە من خەڵەتی یەکەم لاانێ بۆ خەڵەتە ما بچمەوە پێویست ناکە گەورەی کە کۆمەڵگەوای لێکە یعنی من لەسە و غەڵەتە بەردەوامە بەچی وەشارەکرێتەوە بە تاقە ناکرێت لە ڕێی پەروەردەواکرێت مناڵم لە مەکتەبە تا ئێستا ئەم شانە پێنەوتووە کە گەورە بوو یان شتێکی یاساییە بێ لەلای